لە نووسەرێک دەپرسین بزانین پێیان وایە دەبێت ئامێرەکانی پەیوەندیکردن چۆن بەکاربهێنرێت کە لە ئێستادا فەزایەکی دروست کردووە و کۆمەڵگەی شپرزە کردووە. خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە لە یاسای ژمارە 6 ساڵی 2010 باز لە موبایلی گواستراو و مەسەلەن ئیمێل و هەموو ئەو ئامێرانەی ترکە لەو بارەیە بەکاردێن سزایەکی بۆ داناویش دەرەنجامی بێگومان هەموو یاسایەکە دەرەچێ دەرەنجامی ئینعیکاساتی بارودۆخی کۆمەڵایەتی ناو کۆمەڵگایە بارودۆخە نێگەتیڤەکانی لەبەرەوەی ئەم ڕووداوانە لە حاڵتە وردە بن بە دیاردە بۆی کە ڕێگری لێ بکرێ یاسایەکی بۆ دەرەکرێ بەداخەوە لە هەرێمی کوردستان پاشەوەی کە تەکنۆلۆژیا بە شێوەیەکی بەرفراوان گەشەی کرد و بە شێوەیە کە زۆر هەڕەمەچی و نابەرپرسیارانە بەکارە لەبەرەوە ئامارەکانی دادگا ئەڵێن ڕێژەی تەلاق و جیابوونەوە و کارەسات و کوشتن و زۆر بابەتی تر بەشێکی سەرەکی لەم ئامێرانەوە فاکتەرەکەی ئەم ئامێرانەیە و خراپ بەکارهێنانیەتی چ بە توندوتیژی چ بە هەڕەشا چ بە مەسز چ بە هەموو ئەو جۆرانە وای کردووە کە چ ڕێژەی کوشتن ڕێژەیەکی ناتەبیعی بێ لە هەرێمی کوردستان و چ ڕێژەی جیابوونەوەکان کە یەکێ لە فاکتەرە ئاساسیەکانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و سۆسیال میدیا و تەکنۆلۆژیایە و هەموو ئەمانە پێمانەڵێ کە بارودۆخی کۆمەڵگای کوردستان لە بواری کۆمەڵایەتیەوە کۆمەڵگایەکی تەندروست نییە و کۆمەڵگایە کە جێگای مەترسی تاکەکانە و ئەم یاسایی کە هەیە نەشیتوانیوە ڕێگری یا بربەستێکی جددی بێ لە بەردەم ئەم هەموو قەتڵ و ئام و کوشتن و هەڕەشە و مەترسی و سوکایەتی و ئەوانەی کاکرێ کەواتە بە نظری من یاساکە ڕاستە یاسایەکی باشە و هەموو ئەو گرفتانەی باس کردووە بەڵام لە ئەسڵا هەموو ئەو یاسایانێ چی یاسای ژمارە 6 2010 خراپ بەکارهێنانی موبایل چی یاسای توندوتیژی خێزانی برنگاربوونی توندوتیژی خێزانی چی یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی بەدەستهێنانی زانیاری چی یاسای ژمارە 35 ساڵی 2010 یاسای ڕێخستنیکای ڕۆژنامەنووسی هەموو ئەمانە کە پەیوەندیان بە یەکەوە هەیە وە تێکەڵاوەکرێن مەسەلەن هەموو ئەمانە بڵێم نەیانتوانیوە مافی هاوڵاتی بجێڕنەوە و دەوڵەت و حکوومەت و پەرلەمان بە جددی نهاتوتە سەرخال لە پێناو جێبەجێکردنی پراکتیزەکردنی یاساکان نەخۆ لە یاسا کارێکی گرنگ نییە دەرچواندنی چەنە با جوان و باش نووسراوێ بەڵام حکومەت لە جێبەجێکردنەکەیەتی جار بۆیە بینی جێبەجێکردنەکەی وەک پێویست نییە بۆیە نەیتوانیوە جێی خۆی بگریا خۆت کێشە لە ناوڕۆکی یاساکەدایە نامن پێم وانەیە کێشە مەسەلەن کێشە یاساکاڵێ هەموو ئەمانە مەسەلەن لە 6 مانگ سزنە تاوەکو 5 ساڵ و لە ملیۆنێ بۆ 5 ملیۆن غەرامە بەڵام من پێم وایە کەمترین ئیجرعات بەرامبەر ئەوانە کراوە و لەگەڵەوەشە خۆی هیچ یعنی کەم و کوڕی لە دام و دەستگا حکومیەکانە سەبارەت بە جێبەجێ نەکردنی لەبەرەوەی دادگاکان سربەخۆنین و بە جددی ئەم کەیسانە ناگرن و حکوومەت زۆر بەرپرسیار خۆی بەرپرسیار نازانێت لە بەرامبەرم کێشانی کۆمەڵگا ئەمە دیوە ئەسلەکەیەتی دیوەک تریشەیەک پەیوەندی بە وشیاری کۆمەڵگاوە هەیە